22 ساڵ تێدەپەڕێت بە سەر ڕووخانی دەسەڵاتی سەدام و ڕژێمی بەعەزدا. هاوڵاتیانیش لەو بارەیەوە ڕایجیاوازیان هەیە وەک خۆیان دەڵێن ئەوەی لە ماوەی 22 ساڵی ڕابردووی دوای دەسەڵاتی سەدام هاتووەتە دی لە ئاست خواستی ئەواندا نەبوو و پێویست بوو زیاتر بێت. الحەمدوللا ئازادیە باشە خوا بەزیا بێت بەس ئەمێ لەوە زیاتر بووایە یعنی کورد دەسەڵاتی زیاتر بووایە. ئەگەر حدودی کوردستان تا حمری نەبوو ئەوە باشتر بوو. ئەمە هیوایەتمان ئەوەیە یان حمرین یان ئەمرین. کورد هیوایەتیەوە بوو بە زۆر بەداخەوە. هەنێ زۆری ناوچەی لە تا هەفتە ناوچەی کوردستانەکان لە دەستماندا. هیوادارین باشتر بێتەوە ئینشاءالله. هەڵەمان کرد کە نەماتوانی کەرکووک لێ بڵێ وەڵڵا هەڵەیە زۆر بوو. وەڵڵای براکەم لە 2003 ئیسان نابێ باسی پرسیاری شخصی خۆم کەم لێم چی بووە من کراوە یا چی بووە خەڵک کراوە. بەڵام لەیرە ئازادیەکەیە بۆ عام. ینی سەدام حوسێن ڕۆی و حزبی بەعەز بوو. بەڵام ئەمان هاتن خەڵکی زۆری سوادەی کردە لە ئەم حکومەتە. وەکو چیانی بلی سوادی نەکردبێ. خەڵکی زۆر تەعین بوو، خەڵکی زۆر معاشخۆرە، خەڵکی زۆر ئەرزی وەرگێر، خەڵکی زۆر مادی 140 وەرگێر. بەڵام خەڵک چاوەڕی زیاترشی بوو. بتێ کوردستان بەس ئەمە بکە، کوردستان ناتوانێ ئەمە بکە، ئەبێ عێراق ئەمە بکە. لەبەری کوردستان ئیقلیمێکی بچووکە بە پێی مستەوای خۆی ئیشەکە. لە ماوەی 35 ساڵی دەسەڵاتی ڕژێمی بەعەز کورد شەڕی گێڕانەوەی خاک و ڕاگررتنی تعریب و یەکلایکردنەوەی کێشەی ناوچەکانی دەرەوەی دارێ هەرێم بوو. وەک چاودێرێکی سیاسی دەڵێت هیچ کام لەوانە چارەسەر نەکراون و وەک خۆی ماونەتەوە. ئێمە گەورەترین کێشەکانمان لە کەرکووک و ناوچە کوردستانەکان جێڕانەوەی ئەم ناوچانە بوو بۆ سەر هەرێم. کەواتە کێشەی خاک ئایا دوای 22 ساڵ ئێمە توانیمان کێشەی خاک چارەسەری نەخێر. ئێمە کێشەی پرۆسەی تعریبمان هەبووە. دوای 22 ساڵ توانیمان تەواوی ئاسەواری پرۆسەی تعریب لەم ناوچانە بسترێنەوە نەخێر. ئێمە ناسنامەی ئەم ناوچانە شوناسی ئەم ناوچانە شەڕی ناسنامەی ئەم ناوچانەمان بوو تا ئێستا ئێمە نەمانتوانیوە ناسنامەی ئەم ناوچانە بسەلمێنین کە کوردستانیە. کەواتە پرسی سەرەکی لە کەرکووک و ناوچە کوردستانەکان سێ پرسی سەرەکی بۆ دوای 22 ساڵ پێم وایە کورد پێش هەموو نایارەکانی خۆی ئەبێدان بۆ یابنا سەرکەوتونە بۆ لە جێبەجێکردنی ئەوشە. دوای 22 ساڵ لە ڕووخانی ڕژێمی بەعەز هێشتا خواست و خەونی هاوڵاتیان وەک پێویست نەهاتوەتە دی. ئەوەشی لە ماوەی ڕابردوودا حەزب دەسەڵاتدارەکان یاریێمی کوردستان کردویانە زیاتر لە بەرژەوەندی شەخسی و حزبی بووە و ئامانجە نەتەوەی و نیشتیمانیەکانیان کردووەتە قوربانی بەرژەوەندی خۆیان. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.